لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحالم لوانەی 1268 لەوانەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ما تعبدون من دونه إلا أسماء سميتموها أنتم وآباؤكم ما أنزل الله بها من سلطان إن الحكم إلا لله أمر ألا تعبدوا إلا إياه ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون. بەڵە خۆشەویستان ئەو کلوانەی پێشووتریش لە خزمەت ئەو ئاەتە پیرۆزەدا بووین کە ئەو ئاتەش یەکێکە لەو ئاتانەی کە رب العالمین بمان باز دەکە کەوا یوسف عەلەیهی سڵات وسەلام لە بانگەواز و لە دەعوەکەی لەگەڵ ئەو کەسانی کەوا لە سزن هاتینە پرسیاری لێکدانەوەی خەونی لێ دەکەن پێش ئەوەی خەونەکان لێ لێکداتەوە بانجیان دەکات لە بۆ عەقیدەی تەوحید. ئیتر ئەوە یەک لەو ئاتانەیەکەوە حەقەتی تەوحیدیان لۆ باز دەکا و پێیان دەفەرمی ئەوەی ئەنگۆ و هەروەها عامی میلەتی مسر دەیپەرستن کە لە خوار خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەوانە خوا نین، تەنها ئەنگۆ بەخۆت و بەخۆتان و باپیرانتان ناوتان لێ ناینە خوا لە حەقەت ئەوانە خوا نین. الله تعالاش هیچ بەڵگەیەکی دانەبزاندیە بە پەرستنی غەیری خۆی سوبحانەهو وتەعالا بە پێچەوانە ئین الحوکم ئیلا لله. الله تعالا ئەوەی بەیان کردیە لەسەر زمانی هەموو پێغەمبەران حکم تەنها حکمی الله تعالا. هەر الله تعالا فەرمانی کرێت هیچ پەرستراوێک بە حەق هیچ پەرستراوێک نییە شانی پەرستنی تەنها الله تعالا نەبی کەوا پێویستە بە تاک و تەنیا پەرسترێ و یەکێک لە مەظاهیری پەرستراوێتی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەوەیە کەوا ئین الحوکم ئیلا لله. حکم واتە حکمکردن، منهەزدانان، شەریعەت دابەزاندن تەنها و تەنها حەقی الله تعالایە و هەروەها حەقە لەسەر بەندەکان پابەند بن بە شەریعەت و بە منهەجی الله تعالا بۆی کەوا دانانیان یاخود ئەعترافکردنیان بە پەرستراوێتی الله تعالا ئەوەیە کەوا بە عەمەلی پابەند بن بەو منهەجەی کە تەنها الله تعالا شایانی هەیە منهەج و شەریعەت لە بۆ بەندەکانی دابنێ. و خوای گەورە فەرمانی کردێکەوە بە هیچ شێوەیەک پەرستن ئەنجام دەدەن تەنها و تەنها لە بۆ ئەو نەبی. ئیتر ذلك الدین القەیم ئەوە ئەو دینە مستەقیم و ڕاست و ڕێکەیە کە خوای گەورە فەرمانی پێکردێ بەڵام زۆربەی زۆری خەڵکی ئەو حەقەتە نازانن. سعدی دەڵێ إن الدين المستقيم الذي عليه جميع الرسل وأتباعهم ديني راست ريك كوا پیغمبران عليهم الصلاة والسلام لسرينا أتباع وشوين كوتي پیغمبران لسرينا بريتيلا هو عبادة الله وحده لا شريك له. بريتيلا پرستني الله تعالى بتاكو تنيا هيج شريش لببريان ندي فهو الدين المستقيم أو دينا أو منهج راست ريكيا المقيم للعقائد والأخلاق والأعمال أو دين مستقيمة كوا فعلا عقيدة خوروشتو كردوكان راست ريكا الذي لا تستقيم أمور الدين والدنيا إلا به. أو دين الريكية كوا أمور الدنيا وقيامة تنها بو دين مستقيم الريكي كوا لسر أساس عقيدة التوحيد داد مزري أمور دين الدنيا لسر أول ريك رادوستي. وهو دڵێ يوسف عليه السلام
دعا صاحبي السجن لعبادة الله وحده وإخلاص الدين له. يوسف عليه الصلاة والسلام ئەو دوو برادەرەی کەوا هاتینە لە سجن پرسیاری لێ دەکەن بانگیان دەکا لە بۆ عەقیدەی تەوحید و بۆی کەوا بە تاک و تەنیا ئەڵڵا تەعالا بپەرستن. فيحتمل أنهما استجابا وانقادا احتمال أوان فعلا وەڵامی بانگوازەکەیان دایتەوە ملکەت بووینە. فتمت عليهما النعمة ئیتر فعلا نعمت خوای گەورە سەریان تەواو دەبی کاتێکەوە ئەوان وەڵامی عەقیدەی تەوحید دەدەنەوە. ويحتمل أنهما لم يزالا على شركهما احتمالشە بەردەوام بوون لەسەر شرکەکەی خۆیان. فقامت عليهما بذلك الحجة ئەگەر وەڵامیشان نەدابیتەوە ئەوە فعلا لەسەر شرکەی خۆیان ماینەوە ئیقامی حجەشیان لەسەر کرا لەلایەن يوسف عليه الصلاة والسلام. وهروە سعدي دەڵێ لە فەوائیدی ئەو ئاەتانە ئەوەیە أنه يبدأ بالأهم فالأهم. عادة زانا پێویستە بە گرنگترین ئینجا گرنگەوە دەست پێ بکەواتە چ شتێک لە هەمووی گرنگترە بۆ ئەوە دەست پێ بکە ئینجا ئەوەی لە خوارەوی واتە بە مەرتەبەی گرنگترین دەست پێ بکە ئەو دوایە دابەستە سەر خاڵەکانی دیکە. وأنه إذا سئل المفتي وكان السائل حاجته في غير سؤاله أشد. کاتێکەوە کەسێک مفتیە پرسیاری لێ دەکرێ لەلایەن کەسێکەوە ئەو کەسە مفتیەکە هەز دەکا ئەو پرسیارەی کە لێ کرایە واتە کەسی کە پرسیار لێ دەکا پێویستی بە شتێکە گرنگتر لەوەی کە ئەو پرسیاری کردیە أنه ينبغي له أن يعلمه ما يحتاج إليه قبل أن يجيب سؤاله. ئەگەر هەستی کرد ئەو کەسێک کە پرسیار لێ دەکا شتێک هەیە کە گرنگتر لەو پرسیارەی ئەو پێویستە مفتیەکە بەو گرنگترینەی دەست پێ بکەکەوە ئەو نازانی پرسیار بکە بەڵام ئەو خۆ دەزانی کە کابرای مقابل پێویستی پێ هەیە لەویەوە لە بۆی دەست پێ بکاتن پێش ئەوەی وەڵامی ئەو پرسیارەی کە ئەو کردیتی بداتەوە. فإن هذا علامة على نصح المعلم وفطنته وحسن إرشاده وتعليمه. ئەگەر وای کرد ئەو زانایە ئەوە نیشانەیە لەسەرێکەوە فعلا ئەو زانایە کەسێکی دڵسۆزە لە بۆ مقابلەکەی و بەڵگەیە لەسەرەوەی تێدەگاتن زیرەکە و بەڵگەیە لەسەرەوەیکەوە زۆر بە چاچی ڕێنمونی مقابلەکەی دەکا. فإن يوسف لما سأله الفتيان عن الرؤيا کاتێکەوە یوسف عليه الصلاة والسلام ئەو دوو کەسە پرسیار لێ دەکەن دەربارەی لێکدانەوەی خەونەکەیان قدم لهما قبل تعبيرهما دعوتهما إلى الله وحده لا شريك له. ئەوان داوای لێ دەکەن خەونەکەیان لێ لێکداتەوە کەچی ئەو دەزانی کە لەوەش مهمتر ئەوان پێویستیان بە عەقیدەی تەوحید هەیە کە ئەوان مشریکن. لێ یەکەم جار بدأ بالأهم بە گرنگترین دەستی پێ کرد بۆیکەوە عەقیدەی تەوحیدی لێیان ڕوان کردەوە یەکتاپەرستی لێیان ڕوان کردەوە ئەو جا دواتری خەونەکەیان لێ لێک دەداتەوە. زمخشري دڵێ وهذه طريقة على كل ذي علم أن يسلكها. بەڕاستی ئەو ڕێگایی کەوا یوسف گرتیە بەر عەلەیهی سڵاتو وسەلام پێویستە هەموو خاوەن عیلمێک ئەو ڕێگایە بگریتە بەر خاصة مع الجهال والفسقة إذا استفتاه واحد منهم. خاصة لەگە ئەو کەسانی کەوا نەفامن ئەو کەسانی کەوا فاسق و تووشی گوناه هاتینە کاتێکەوە یەک لەوان پرسیاری لێ دەکاتن أن يقدم الهداية والإرشاد والموعظة والنصيحة أولا. لو بيوستا كهستي كر أو كسا بيوستي با رينمونيه رينموني بكي هولي لقلب دي آموشقاري لقلب كي ويدعوه إلى ما هو أولى به وأوجب عليه مما استفتاه فيه ثم يفتاه بعد ذلك. برسياري اللي كان دربارشتي جزئي بلام حزدكا مقابله کە پێویست بەشتێکی گرنگتر هەیە پێویستە بەشتە گرنگترینەکە دەست پێ بکە وەکو یوسف عەلەیهی سڵاتو وسەلام ئەو جا دوایە ئەو پرسیارێکە ئەو کردیتی لە دواتر ئەویشی لە بۆ ڕۆم بکاتەوە. بەڵێ ئینجا لە ئاەتی دوات دەفەرمی هەر لە درێژەی مەوعیظە و یاخود لە درێژەی بانگەوازەکەی یوسف عەلەیهی سڵاتو وسەلام لەگەڵ ئەو دوو کەسە پێیان دەڵێ یا صاحبەی السجن أما أحدكما فيسقي ربه خمرا. کەواتە ئەو زادەی خەونەکەیان لێ لێکداتەوە یا صاحبەی السجن واتە ئەی ئەو دوو کەسەی کەوا لەگەڵ من لە سجن و هاوڕێی منن. ئەمما ئەحەدوکوما یەک لەنگۆ فەیەسقی رەبەه خەمرا واتە یەک لەنگۆ ئەوە لە سجن دەردەچی و هەروەها
دەبیتە ساقی مەلیکەکەی و با بڵێن خەمر و عارەق لە بۆ مەلیک و پادشایەکەی خۆی دەبا ڕەبەه واتە مەلیکەه وەسەیدەه واتە لە بۆ گەورەکەی خۆی خەمر و شەرابی لۆ دەبا. وأما الآخر بەڵام ئەوەی دووەمیان فيصلب فتأكل الطير من رأسه بەڵام ئەوەی دووەمیان کەواتە نافەرمی ئەتوو بەڵام دەفەرمی یەک لەنگۆ دەردەسی لە سزن و دەچی دەگەڕێتەوە سەر ئەو پیشەیەکەوە خەمر و عارەق و شەراب لە بۆ گەورەکەی دەبا و پێشکەشی دەکا. ئەوەی دووەمیشیان فيصلب دەکوژرێ ويعلق على خشبة کاتێک کە دەکوژرێ ئەوجا هەڵدەواسرێ بە دارێکدا فتأكل الطير من رأسه ئیتر ئەو کەسە فتأكل الطير واتە باڵندە دێن لەسەر ئەو کەسە واتە سەری و با بڵێن گۆشتی سەری و پێستی سەری ئەو کەسە دەخۆن و ئەو کەسە بەو شێوەیە دەکوژرێ و بەو شێوەیە لە خاز دەدرێ. قضي الأمر الذي فيه تستفتيان واتە ئەی فرغ من الأمر الذي تسألان عن تعبيره وهو واقع لا محالة. ئیتر ئەوەی کە ئەنگۆ هاتیینە پرسیار لێ دەکەن لەو خەونە بەو شێوەیە کۆتایی پێدێ و لێک دەدرێتەوە و لە واقعدا ڕوو دەدا لا مەحالە ئەو شتە ڕوو دەداتەن و دەقەومێ یەک لەنگۆ دەردەچی ئەویت کەشیان دەکوژرێ و بەو شێوەی کەوا باسی کرد. لتفسير سعد الله فيه أن علم التعبير من العلوم الشرعية وراسته واتبالغي لسروكوا ليك دانوي خون يكلا علوم الشرعية كان وأنه يثاب الإنسان على تعلمه وتعليمه إنسان پاداش دەدرێتەوە لەسەر فێربوون و کە بەخۆی خۆی فێر دەکا و هەروها خەڵکیش فێر دەکا. وأن تعبير المرائي داخل في الفتوى وليك دانوي خونيش هل بازني فتوى دانا فلا يجوز الإقدام على تعبير الرؤيا من غير علم ناكري كسيك بسي خون ليك بداته ببي علم. وقال للذي ظن أنه ناج منه اذكرني عند ربك وقال للذي ظن أنه ناج منه اذكرني عند ربك واتە یوسف عليه الصلاة والسلام بەیەک لەو دوو کەسە دەڵێ کەوا هاتینە داوای لێکدانەوەی خەونەکەی لۆ دەکەن بەیەک لەو دوانەی کەوا ظن أنه ناج منهما ظن لێرە بەمعنای یەقین دێ واتە بە یەقینەوە دەزانی کە ئەویان دەردەچی و نەجاتی دەبی و لە سزن دەردەچی پێی دەڵێتن اذكرني عند ربك واتە اذكرني عند سيدك الملك واتە پێی دەڵێ ئەمن بەبیر مەلیک و پادشایەکە و گەورەکەی خۆت بینەوە وأخبره بأني مسجون بلا ذنب لای گەورەکەی خۆت لای پادشا و لای سەیدەکەی خۆت ئەمنی بەبیر بینەوە و پێی بڵێکەوە فڵانە کەس واتە یوسف عليه الصلاة والسلام بەبێ گوناح بەبێ تاوان سزن کرایە. لە فتح الباري دەڵێ دليل على جواز إطلاق اسم الرب مع الإضافة على غير الله تعالى واتە ئەو ئاتە بەڵگەیە لەسەرەوەی کەوا دەکرێ لەفظی ڕەب الرەب بە ئیضافەوە عند ربك بە ئیضافەوە دەکرێ لە بۆ غەیری الله تعالى بەکار بهێندرێ اذكرني عند ربك لای گەورەکەی خۆت سەیدەکەی خۆت وەکو مەسەن لە ئەوەی خۆشمان دەڵێ رب الأسرة ئەو بە ئیضافەیە واتە گەورەی هەر خێزانێک ئەگەر ئەو ڕەب بەدرا پاڵ شتێکی تر دەکرێ لبو غير الله تعالى بكار بيندري. وكذلك قوله تعالى قال ارجع إلى ربك عينها لسورة قال ارجع إلى برولاي فالوردقار برولاي سيد قوركت. أما بلا إضافة فلا يجوز إطلاقه إلا على الله فقط بلان ببي إضافة بمطلق الرب هو الله سبحانه وتعالى فالوردقار بمطلقي برهاي تنهى الله تعالى بلان كإضافتك لبوشتيش ديك وكو رب الأسرة ربك ربه أو ذكري لبو غير الله تعالاش بكار بهندري. إتر لا سعديج ضل فيه أن من وقع في مكروه وشدة كسك كبكوتنا وحالته شي ناخوش وشدة لا بأس أن يستعين بمن له قدرة على تخليصه. ذكري داويار مثل كسك كيكوا قمان هي أو كسلة صلاة دا هي بتوانش تيكر لوبكا
أو الإخبار بحاله، يعني مجرد حال خوي لبو بازبك، وأن هذا لا يكون الشكوى للمخلوق أو ناس تبابي أو كوا أو الشكوى كن لبو دروس كراوك، فإن هذا من الأمور العادية التي جرى العرف باستعانة الناس بعضهم ببعض. وشتيشي اعتيادي كوا خلشي دكري لو شتان كده صلاة بشر داهية داوای یارمەتی لە یەکتری بکەن زۆر ئاساییە. بەڵێ خۆشەویستان دیارە ماشتی تری تێدا باز بکەین، بەڵام لەبەر تەواوبوونی کات دەوەستین بە پشتیوانی الله تعالی لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.